ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. هەڕەشەی دەستگای قەزایی لە خەڵکی کوردستان، دەستبەسەرکردنی 4 شارۆمەند لە چەند شاری کوردستان، ناڕوونی چارەنووسی بێهروز شەریفیان لە شاری بۆکان، سوتاندنی بە ئەنقەستی مەزرای گەنمی هاوڵاتیان لە جوانڕۆ، ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی لاستیکسازی گۆتبەند، کوژران، برینداربوون و دەستبەسەرکرانی 4 شارۆمەندی بەلووش لە ڕوودباری جنوب و نامەی 175 پارێزەر و چالاکی مافی مرۆڤ بۆ ڕزگارکردنی گیانی بەندکراوانی سیاسی. هەڕەشەی دەستگای قەزایی لە خەڵکی کوردستان هاوکات لەگەڵ چڕبوونەوەی کەشوهەوای ئەمنیەتی و سەرکوت لە کوردستان کە هاوکات لەگەڵ شەڕی ئیسرائیل و ئێران دەستی پێکردووە، جێگری کۆمەڵایەتی و پێشگرتن لە تاوانەی دەستگای قەزایی لە ڕێگەی ناردنی کورتەنامەوە هەڕەشەی لە خەڵک کردووە. لەو پەیامانەدا هەڕەشە لە شارۆمەندان کراوە کە ئەگەر بە دوای پەیجەکانی ئیسرائیلدا بکەون بە پێی مادەی 8 یاسای بەرەنگاربوونەوە لەگەڵ دۆژمنکاریەکانی ڕژیمی ئیسرائیل لەگەڵیاندا هەڵس و کەوت دەکرێت. هەروەها داوا لە خەڵک کراوە لە جیاتی دانانی پۆست و باسکردنی ڕوانگەی خۆیان لە پەیجەکانی سەر بە ئیسرائیل بلوکیان بکەن و لەو گروپانەی کە سەر بە ئەوانن بچنە دەرەوە. دەست بە سەرکردنی 4 شارۆمەند لە چەند شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 4 هاوڵاتی خەڵکی شارەکانی بۆکان، دیواندەرە، شنۆ و قەسر شیرین لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بە سەرکراون. بەپێی راپۆرتەکان ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی لە درێژەی سیاسەتی سەرکوتگەرانەی خۆیاندا هێرشیان کردوەتە سەر ماڵی 4 هاوڵاتی بە ناوەکانی عەبدول ڕەسووڵی، کەیوان سولەیمانی، کەماڵ عوقابی و ئەسکەر نەجەفی لە شارەکانی دیواندەرە، بۆکان، شنۆ، قەسر شیرین و ئەو 4 شارۆمەندەیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. ناڕوونی چارەنووسی بێهروز شەریفیان لە شاری بۆکان. ڕۆژی چوارشەممە 28 جۆزەردان بێهروز شەریفیان تەمەن 30 ساڵ و خەڵکی بۆکان لەلایەن دارای ئیسلاحاتەوە دەست بەسەر و دوای تێپەڕینی 12 ڕۆژ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی بێهروز شەریفیان و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێئاکام ماوەتەوە. سوتاندنی بە ئەنقەستی مەزرای گەنمی هاوڵاتیان لە شاری جوانڕۆ. ڕۆژی یەکشەممە 8 پوشبەر ئاگر لە مەزرای گەنمی جوتیارانی گوندی حۆریابادی جوانڕۆ بەردراو و بەهۆیەوە زیانێکی زۆر بە کێشاوەرزانی ناوچەکە گەیشت. بەپێی زانیاریەکان دەیان هێکتار گەنمی جوتیارانی گوندی حۆریاباد لە ئاگردا سوتاوە و ئاگرەکە بۆ دارستانەکانی ناوچەکە تەشەنەی سەندووە. هاونیشتمانیان ڕایان گەاندووە کە هیچ لایەنێکی پەیوەندیدار یارمەتی خەڵکی نەداوە و بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست بۆ دامرکانەوەی ئاگرەکە زیانێکی زۆر بە بەرهەمی کێشاوەرزان و ژینگەی ئەو گوندە گەیشتووە. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی لاستیکسازی گۆتبەند. ڕۆژی یەکشەممە 8 پوشبەر کرێکارانی شاغڵ لە کارخانەی لاستیکسازی گۆتبەندی خوزستان لە ئەستنەدانی حەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان ئاستی وەبەرهێنانی کارخانەی لاستیکسازی گۆتبەند دابەزیوە و خاوەنکار ماوەی 2 مانگە حەقدەستی 350 کرێکاریە و ناوەندەی پەرداخت نەکردووە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە نێو مەحوەتەی کارخانە، خوازیاری پێدانی داخوازی دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەی و پێدانی بیمەی دەرمانی بوون. کوژران و برینداربوون و دەستبەسەرکرانی 4 شارۆمەندی بەلووش لە ڕوودباری جنوب. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی ئیسلاحاتی شارستانی ڕوودباری جنوب هێرشیان کردوتە سەر دانیشتوانی خانوویەک لە گوندی ئیسلاماباد و بەو هۆیەوە 2 هاوڵاتی بەلووچ کوژراون و 2 کەس کە یەکێکیان بریندار بووە دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتی حالڤەش هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە کاتی بەیانی کە ئەو 4 هاوڵاتیە بەلووچە لە خەودا بوون هێرشیان کردوتە سەریان و خانووەکەیان داوەتە بەر دەستڕێژی گولە.
لە ئەنجامی ئەو هێرشەدا دوو هاوڵاتی بەناوەکانی یاسر زەڕاخش تەمەن 27 ساڵ و عەلیم نەمدادی گیانیان لەدەستاوە و کەسێک بە ناوی ڕەزا عەزیزی تەمەن 27 ساڵ بریندار و هاوڕێ لەگەڵ شارۆمەندێکی دیکە بە ناوی عادڵ عەزیزی تەمەن 24 ساڵ دەست بەسەرکراوە. نامەی 175 پارێزەر و چالاکی مافی مرۆڤ بۆ ڕزگارکردنی گیانی بەندکراوانی سیاسی. بە دوای هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین و گواستنەوەی بەندکراوانی سیاسی بۆ زیندانەکانی دیکە، زیاتر لە 175 پارێزەر و چالاکی مافی مرۆڤ لە نامێکدا سەبارەت بە دروستبوونی مەترسی لەسەر گیانی بەندکراوانی سیاسی هۆشداریاندا و خوازیاری ئازادیان بوون. واژۆکارانی ئەو نامە وێڕای شەرمەزارکردنی هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین ئەو هێرشەیان بە پێشێلکردنی ئاشکرای مافی مرۆڤ و یاسا نێودەوڵەتیەکان ناوبرد و دووپاتیان کردەوە کە ئەو کردەوە جنایەتکارانە گیانی بەندکراوانی سیاسی خستووەتە مەترسیەوە. لەو نامەیەدا هەروەها ڕەخنەی تۆند لە بایەخنەدانی بەرپرسانی زیندان و دەستگای قەزایی بە گیانی بەندکراوان گیراوە و واژۆکاران خوازیاری پێدانی مرەخەسی بە زیندانیانی سیاسی یان ئازادکردنیان بەمەش بوون. چالاکانی مافی مرۆڤ ڕایان گەاندووە کە ڕاگیرانی بەندکراوان لەو بارودۆخەدا گیانیان دەخاتە مەترسیەوە و بایەخنەدان بە تەندروستیان پێشێلکردنی ئاشکرای مافی مرۆڤ و هەموو یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکانە. مەترسی سەپاندنی سزای سێدارە بەسەر دەستبەسەرکراوانی ڕۆژانی ڕابردوو. مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بە پەسەندکردنی گەڵاڵەیەکی نۆبەرگەیی لەژێر ناوی تۆندکردنەوەی سزای سیخوڕان و هاوکاریەکانی ئیسرائیل و دژبەرانی ڕژیم مەترسیان لەسەر گیانی زۆربەی دەستبەسەرکراوانی ئەم دواییانە ساز کردووە و چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری ئادامی بەندکراوان هۆشداریان داوە. بەپێی ئەو یاسا هەر چەشنە هاوکاریەک لەگەڵ ئیسرائیل، ئەمریکا و وڵاتانی دژبەری نظام وەکو ئەفسادولفیل ئەرز حساب دەکرێت و وە سزاکەی ئیعدام دەبێت. بابەتی گرنگ لەو یاسا مادەی نۆی ئەو گەڵاڵەیە کە بە پێشەوانەی مافە سەرەتاییەکانە یاسای بنەڕەتی وڵاتە و ئەحکامی شەرع دەتوانێت بەندکراوانی پێشوش بگرێتەوە، واتە و کەسانش کە پێشتر محاکمە و زیندانی کراون مەترسی لە سێدارەدانیان لەسەرە. برینداربوونی هەشکرێکار لە پاڵاوگای تەورێز. ڕۆژی یەکشەمە 8 پوشپەر چەقینەوە لە پاڵاوگای تەورێز ڕوویدا و بەهۆیەوە هەشکرێکار بریندار بوون. بەپێی زانیاریەکان لە کاتی گۆڕینی مەخزنی گازی ئێزۆد تەقینەوە لە پاڵاوگای تەورێز ڕوویداوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا هەشکرێکار بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. شانی باسە کە هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ پێیان وا بووە کە هێرشی درۆنی کراوەتە سەر ئەو پاڵاوگایە، بەڵام وتەبێژی سوپای پاسداران ئەو دەنگ و گۆیەی ڕەت کردووەتەوە. دەستبەسەرکردن و ئەشکەنجەی ئارەش سادقی لەلایەن هێزەکانی ڕژیم. لا ڕۆژانی ڕابردوودا هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری تاران هێرشیان کردوتە سەر ئارەش سادقی، چالاکی مەدەنی خەڵکی و شارە و پاش لێدانێکی سەخت ئازادیان کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزەکانی قەرارگای سارۆڵڵا بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردوتە سەر ئارەش سادقی و بە سەختی لێیان داوە. بەهۆی ئەشکەنجەی سەرکوتگەرانی ڕژیم، پەراسووی ئەو چالاکە مەدەنیە شکاوە و کاتێک هەوڵی ڕەفاندنیان داوە، دۆخی تەندروستی ئارەش تێکچووە و ناچار بوون ئازادی بکەن. سەپاندنی سزای زیندان بەسەر حوسێن واحدی و کوڕۆژ جەلیل لە بۆجنورد و یاسوج. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دەستگای قەزایی ڕژیم سزای زیندانی بەسەر حوسێن واحدی، چالاکی سەنفی فەرهەنگیانی بۆژنورد و کوڕۆژ جەلیل، چالاکی مەدەنی خەڵکی یاسوجدا سەپاندووە. بەپێی زانیاریەکان، حوسێن واحدی لەلایەن لەقی دووی دادگای ئینقلابی بۆجنورد بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراوە. ناوبراو لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندە دژ بە نظام بە 1 ساڵ زیندانی تالیقیش سزاتراوە. لەلایەکی دیکەوە کوڕۆژ جەلیل، چالاکی مەدەنی خەڵکی یاسوج لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژ بە نظام و بێڕێزی بە ڕێبەری بە 2 ساڵ و 1 مانگ و 1 ڕۆژ زیندان محکوم کراوە. لە سێدارەدانی 6 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو لەوانە ژنێک بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەس لە زیندانەکانی نەیشابور، قۆم و تەورێز ئێعدام کراون.
بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران سێ بەندکراو بە ناوەکانی بابەک موستەفەوی تەمەن 27 ساڵ، محەممەد شوکری تەمەن 42 ساڵ و هادی ئەحمەدیان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی نەیشابور و تەورێز لە سێدارەدراون. هەروەها سێ بەندکراوی دیکە بە ناوەکانی حەسەن ڕۆستەم نژاد، تەلعەد سەبزی تەمەن 47 ساڵ و عەباس پەرتەوی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی قۆم و تەورێز ئەعدام کراون. و دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 64 فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی یەکشەمە 8 پوشپەر 64 فلستینی لە ئەنجامی بردومانی ئۆردوگای جەبالیا گیانیان بەختکرۆ و بەدەیان کەس بریندار بوون. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە دۆناڵد ترامپ گوشاری بۆ نەتانیاهۆ هێناوە تاکو و کۆتایی بە شەڕی غەزە بێنێت. بەرپرسانی ئەرتشی ئیسرائیلیش ڕۆژی ڕابردوو ڕایانگەیاند کە 70 لەسەدی کەرتی غەزەیان لەژێر کۆنترۆڵدایە و فەرمانی چۆڵکردنی باکووری غەزەیان دەرکردووە. پاش هۆشداری ئەرتشی ئیسرائیل بە دانیشتوانی باکووری غەزە هێرشەکان بۆ سەر ئوردوگای جەبەلیا دەستی پێکرۆ و بەهۆیەوە 64 فلستینی گیانیان بەخت کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانی ڕۆژی دووشەمەتان پێشکەشکرا. هەر شاد و بەختەوە بشین.